ناوی خولقێنەری هوەر و جوانی سلااو ئەرزەکەم لە خزمەتی بینەرانە ئەزیز و خۆشەویستمانە. ئەمڕۆژ میوانی ماڵەکانتانین بە بەرنامەی خۆتان بەرنامەی پێگەی ژنان. ئەمڕۆژ دوو خاتوونی زۆر تایبەت و خۆشەویست میوانی بەرنامەکەمانن، خاتوو شلێری قەدیمی و خاتوو جاڵەی بەهرامی ئەکاس و نەقاش و هۆنەرمەندی خۆشەویست. بەخێر هاتن یەخوا سەر و سەر چاومان. قوربانێت مەمنونم سلامت. زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست. ژاڵەیگیان لە تۆ دەست پێکەم تەمەنە چێنێکە و لە دایک بووی کوێی؟ پێش لارچتە سلااوەرز دەکەم لە خزمەتانە، مەمنون بۆ داوەتان. سپاس کە تەشریفتان هێنا. قوربانتان مەمنونم. ژاڵە بەهرامیم 37 ساڵمە، دانیشتوی شاری سەقزم. هەر لە سەقزیش لە دایک بووی؟ بەڵێ هەر لە سەقزیش لە دایک بووم. مدەتی 15 ساڵە مستەمەر خەریکی کاری هۆنەریم. زۆر ڕاستە. جا زیاتر سەبارەت بە کارەکانت گەپ و گفتمانە بێبەیەکۆ هەر خۆش بیەخوا. سپاس بۆ تۆ. ئەشی لێرگیان تەمەنە چەندێکە و لە دایک بووی کوێی؟ سلااو ڕێزمێ لە خزمەت بینەرانی ئەم بەرنامە. 36 ساڵمە لە سەقز لە دایک بووم، دانیشتوی سەقزم. هەر خۆش بیەخوا. ئەشی لێرگیان سەبارەت بە کارەکان زیاتر قسەمان بۆ بکە. جا بەر لەوەی قسە بکەی من یەک پرسیارە پرسم کە ئەم هەستە بە هونەر و جوانیە لەکوێوە لە دڵتا هەڵقوڵی؟ زیاتر لە 17 ساڵە من خەریکی کاری نەقاشی و تەڕاحیم ساڵونی وەکی شەوەیەکە عکاسیم دەست پێ کردە. ئەم نەقاشیانەی من ئەگەڕێتەوە بۆ بیرەوەری مناڵی من کە مناڵ بووم، مامۆژنێ بابم بوو، زۆر منی خۆشگەرەک بوو، هەمیشە ئەیوبێ بۆ ماڵمان من حەقایەت و بۆ ئەگەێرمەوە. ئیتر ئەو هەر شەو کە ئەچوم بۆ ماڵیانیا هەڕۆژ داستانێ چیرۆکێکی بۆ من ئەگەڕاوە. ئیتر تەواوی نەقاشیەکانم ئەگەڕێتەوە بۆ وانیانی تیکە بە تیکەی ئەو نەقاشیانەی من داستانە گشتی ئەگەڕێتەوە بۆ بیرەوەری مناڵی من. چەندێک خاصیانی هەر وێنەیەکت یا هەر نەقاشیەکت چیرۆکێک؟ بەڵێ زۆریشی مەسەلەن چیرۆکای کۆنا، مەسەلەن ئائینیە، مەسەبیکەنە ئائینیە، ئەفسانەیە، ئوستورەیە، مەسەن شامارمەیە، بابا یادگارمەیە، زۆر ئەم شتانی کوردەواری داستانێ بخوێنمەوە ئیتر ئەیکەم بە تابلۆیە. اتفاقەنگەرکم بۆ پرسیارت لێ بکەم کە مۆزۆکی تایبەت هەڵەبژێری یان مەسەلەن ژنە یان ڕەنگە یا چون من کارەکانی تۆم دیە پڕە لە ڕنگ پڕە لە ژیان ویستم کە ئەوە لێپرسم. کولی کارەکانی من ژنە، یەک دانەژن یا چەندانە ژن، ینی زۆر کەم لە تابلۆکانی منە ئەسڵەن پیا و ڕەنگێکی نییە، زۆر کەمە. زۆر ڕاستە. سپاس بۆ تۆ. واقعان وایە تەواوی نەکبێژم فێمینیست نیم. دایک من بەڕاستی دایکم وەکو پەرستش یەکەم دایکم خۆشەوێ ژنیانی دایک، ئەمە باعث بووە کە من دایک بکێشمەوە. دیانی دایکێکێشن و کچان ناکێشن؟ نا کچە ژن ئیتر خولاسە ناتوانم فقط مەقامی ژن لای من زۆر مەقامێکی پێرۆزە. ئیتر ئەمە باعث بۆ من کە ژن بکێش. من خۆم کچم، ئەحساسی خۆم ئەکێشمەوە. واقعا ئەحساسی کچانەی خۆم زرافەت و ئەو جوانی دنیای کچانم بە تەسویر کێشە. زۆر ڕاستە. سپاس بۆ تۆ. لە جلوبەرگی شتا دیارە هەر ئەو ینی من ئەحساسەکەم دانێ لە نەقاشیەکان لەگەڵ خۆت هێنا یا دووری و تێکردتە بە جلوبەرگ بۆ خۆت؟ کۆلان ڕەنگی داتۆ لە ناو ژیانمە، یانی لە ناو لیباسەکانمە، جلوبەرگ و یا ئۆتاقەکەم کولەن لە هەچی شتەی منە من و نەقاشیەکانم جیاواز نین. ینی من خۆم تیکێ لە نەقاشیەکانم، نەقاشیەکان تیکێ لە خۆم، ینی ناتوانانی شلێ لە نەقاشیەکانی جیاکەیتەوە. زۆر ڕاستە. سپاس بۆ تۆ. هیوای بەردەوامی لە بواری هونەری تۆ و هەر بوارێکی تر لە ژیانتا. ژاڵەیگیان ئەم هەستە لە دڵی تۆ چۆن هەڵقوڵی؟ هەست بە هونەر و جوانی سەرەتا لە سەردەمی منداڵیەوە؟ هۆنەر اتفاقێک بوو کە لە مناڵیەوە لەو لەحسەی کە بیرم دێت، ینی وەختی زۆر ئەگەڕێمەوە بۆ گذەشتە بۆ دواوە بوو حەزوری بوو لە زندگی منە. مثلا من لە دۆرانی ڕاهنمایی بیرم دێت کە لە کلاسە من کولەن نەقاشی مناڵەکانی ترم کارە کرد و لە کلاسە جزئی نەفەرهای ئەڤەڵ بوو، مەخسوسەن بۆ بەحسی نەقاشی، بۆ بەحسی نویسەندگی لە مەدرسەیە لەسەر من حەسابیان نەکردوە. من جزئی مەقاماوەرەکانی مەدرسە بووم. تەواوی ئەو لە حەزاتا من متمەیم لەگەڵ هۆنەرا زندگیمە کرد تاکوونێ گەشتمە دۆرانی ڕاهنمای، گەشتمە دۆرانی دەبیرستان و لەگەڵ کلاسهای نەقاشیە زیاتر ئاشنا بووم و ڕۆژتە مەشروعم کرد بە فعالیەت.
دیمکە دنیای ڕەنگ زۆر نزیکە بە حیسم بە دیدم نسبەت بە دنیاوە ئەوە بوو کە بۆ دانیشگاش من ڕشتەی هۆنەرم باس انتخاب کردوە لە دەورانی دانیشگاشە باس ئێدامەی ئەو مەسیرار هۆنەرم خوێن نەقاشی باڵێ نەقاشیم خوێن وەختێ یەک لەحسە ئایسە کاسی حە ساڵ من لام کردو دیم کە تەواوی پشتسەری من هۆنەرە تاوی پشتسەری من نەقاشیە ڕەنگە تاڕاحیە و هەر قەدەمنان لەو مەسیرەیە تا ئەم نقطە و دوای دۆرانێک کە من لە دانیشگا تەواو بووم خۆپسریە نمایشگای ئینفرادیم بوو لە سەبارەت بە نەقاشی تەڕاحی دۆرەیەکی زۆر اختصاسەن تەڕاحی کارم کرد ینی تەرجیحمدا ئەو دنیا اختصاسەن تەجروبەکەم و نەقاشیم کامڵەن لابرد و شروعم کرد بە کاری تەڕاحی کارکردن بە سورەتی حرفەیی مدەتی 3 ساڵ یەکسەر خۆم دەرگیری تەڕاحی کرد دوای تەڕاحی کە لەگەڵ گوشیاش ئەبزارێکە بەدەستەواوی ئینسانەکانەیە مدەتێکی زۆر خەریکی ئەکاسیم ئەڵبەتە من تاوای دۆرانی زندگیم هەر بە گوشی ئەکس مەگر بە لەزەت مەبر لە سەبتی زۆر تەسفیر دیم کە ئەکاسیشم زۆر پێخۆشە ئەکاسی ئێرتباتێکی زۆر نزیکی لەگەڵ تەڕاحی لەگەڵ نەقاشی من ئەسە نەتوان بە واسطەی ئەکاسی نەقاشی کار بکەم تەڕاحی کار بکەم تەواوی شتایەک کە بووە لە زندگی منە بە واسطەی ئەکاسی نیشانی بام ئیتر ئەوە بوو کە ئێستا 4 ساڵە مستەمەر خەریکی کاری ئەکاسیم بەڵێ تاوای دنیام بۆ بە ئەکاسی چون واقعا بەو نەتیجە گەشتم ینی لەحسە بە لەحسە ئێحساسەکەم شاید من لە مەسیری هۆنەرە بە تەکامڵێکی زیاتر گەشت بێتم وە ئایسا بەو نەتیجە گەشتوم کە ئەکاسی ئەتوانێت کامڵ کۆنەندەی نەقاشی بێ بۆ من کامڵ کۆنەندەی تەڕاحی بێت بۆ من زۆر ڕاستە من زیاتر لەگەڵ ئەکسەکان تا ئێرتباتم هەیە ینی نەقاشیەکانتم ینی سعادەتیەوەم نەبووە زۆر ببینم بەڵام ژاڵە بدونە ئیخراقەتوان بێژم کە وێنەکانت بێنەزیرن بەڕاستی کە بێنەزیرن فستیواڵ و شتەی زۆریش ئەم وێنانە ئەنێریت وە ساحێ و خەڵاتی سەبارەت بەوە قسە بکە بۆ من و بۆ بینەرانیشمان ئەلبەتە من ئێتقادێکە هەما بۆ کاری بۆ کەسبی مەقام لە زمینەی ئەکاسیە فکرەکەمەوە داوەرهایە کە ئەو ئەکسانە ئەبینن سەلیقەیەکی شخصیە و هەر داوەرێ نسبەت بە دیدگاهی و شەناختی و باوەڕی نسبەت بە هۆنەر و مەخسوسەن ئەکس دێت سریەک ڕای ئەیات زۆر ئەو شتە بۆ من گەورە نەبوو ینی مهم نەبووە کە من حتمما ئەبێ ینی پێشاتوە ئەکسێکم کە نردووە بۆ جەشنوارێ هەر ئەو ئەکسم نردوو بۆ جەشنوارێتر لەو جەشنوارە مەقامی ئەوڵی هێناوە لەو جەشنوارتر مەقامێکی نێناوە داوەری سەلیقەیە 100% شتێکی سەلیقەیە 100% وەلی ئەو شتە ئێرتباتی نەبووە لەگەڵ ئەکسی من چون من سایم کردووە دنیای شخصی خۆم ئەکاسی بکەم وەلی خۆ باوجودی ئەوە من شتێکە زۆر باش بوو بۆ من مەقامێکە زۆر باش بوو لە زمینەی ئەکاسیە لە ئەڤەڵین فستیواڵی وێنەگەران لە سلێمانیە کە لە بینی چوارپارچەی کوردستان بوو کوردانی ئەکاسهای کوردی تورکیە و سووریە و عێراق و ئێران من موافق و مەقامی ئەڤەڵ منە ئەویش لە بەخشی مجموعة أكسا كمجموعة أكسر مهمة كمحتمل دوای توزيحتان بو إم لموردي كارهاي مجموعيو لبياي مقامي أول منا ولا جشنواري عاشورايا مقامي أفضل هنا يعني مقامنا كلن لا تولي أم 4 صالة بدس هاتوا يتصالكي نايجم لا جشنواري خيام كبين المللية يعني من لا سدنا جشنواري بين المللي شاباس كسبي مقام كسبي ميدالم بولا بين المللي خيامة ميدالي برونزم بو بين المللي قرقيزستان من ميدالي نقرم هنا فيلارمونيا ميدالي برونزم هنا أمانا وزرشتي تر ك أم مقامنا بدس هاتو بوسيلة زۆر ڕاستە سپاس بۆ تۆ هیوای بەردەوامی لە بواری هونەری و هەر بوارێکی تر ئەیسە با بچینە بۆ لای شلێرگیان شلێر من ئەگەر لێت پرسم کە بنە ماڵەت یەکەم جار کە هەستە بە نەقاشی کرد چۆن هاتن بەرەو پیری چیمان پێژی من خۆم زۆر بە کچێکی بەختەوەرە زانم کە هەمچین دایک و باوکێکمە واقعاً زۆن پشتیوانی من بوون زمانێکە وەختی ئینتخاب ڕشتە بوو من هەتا ڕشتەی تەجروبەیشم هێنا بوو وەلێ حەزم بە نەقاشیە کرد وەختێ وتم بە بابم وت من پێم خۆشە بڕۆم نەقاشی وتی بڕۆ هەر ڕشتەیە پێت خۆشە بڕۆ من لە خزمەتم وتی تۆ بڕۆ کار کە من لە خزمەتم
ئیتر تا ئیسا هیچ محدودیەتێکی بۆ من دانەناوە هەر بە دڵی خۆم زندگیم کردە کێشاومە ینی مەسەلەن تەبەقەی خوار و ماڵەکەیان ناتە اختیاری من شەو و ڕۆژ لێبم دنیای خۆم بە تەسویرە کێشم ینی گیرم پێنان من زۆر کچێکی ساکتم ئارامم حەز بە جێی شلوق ناکەم مەسەن ساڵی جارێ مهمانیە ناڕۆم ینی گیرم پێنان بێژن بۆ نایی بۆ مهمانی یا مهمان بێ بە دڵی خۆم هەر چەند سەعات پێم خۆش بێ لایەن دانیشم وەختێ وەڕاست بم ئێواشێچمە دیوەکەی خۆم کەسمانە ئەم ناوێ مەسەن گیرم پێنان واقعان دایک و باوکی من زۆر خاسن ئەمەش زۆر خۆی بەعسەوە بووە من لە کارەکە موافق بم زۆر ڕاستە دەرکچەکان یعنی سەرەتا باسی ئەوشی کرد کە دایکت زیاتر ئلهام لە دایک دەگری بۆ وێنەکانە بەڵێ من دایکم بە حەد خۆشەوە ئەوەش باعث بۆ دایکی من دنیای سەبرا ینی مهرەبانیە وەختێ تمیشایەکەی مهرەبانی لە گشت ینی ئەبارێ دیارە ئەمە باعث بووە خۆشەویستی دایکم باعث بووە کە من زۆرتر هەوڵم بۆ کارەکەم زۆر ڕاستە درود و سلاوی تایبەت بۆ دایکی خۆشەویستیش خۆشتر ئەگەر پێمان بێژی گەورەترین پاڵپشتی ژیانت کێ بووە کێمان پێژی حتما شوەکەم ئێژم بدونە شەک ئەڤڵین کەسە لە زندگی منە چون زۆر مهمە ینی مسا ئەوەی کە ئێمە بمانێت و نەمانەوێت سریە اختیار دراوە بە پیاو لە جامعی ئێمەیە و ژن لە مەقامێکی خوارتر خەریکە زندگیەکات بەڵێ ئیتر من ئێمە خەریکین لە جامعەیەکی سنەتیە زندگیەکەین بە ئەفکاری سنەتی خۆب ئەفکاری سنەتی زاڵە بەسەرەوە شتەوەی کە مەسەلەن من بۆ عنوانی ژنێک وەختێکە دووربین ئەگرم بەدەستمەوە فقط بەخاتری ئەوەی کە بدونە ئەوەی کە دەرامەدێکی بێت بۆ من فقط بەخاتری ئەوەی کە دنیای شخصی خۆم وەشتایەکە لە زێهنی منە ئەگوزارێت بە تەسویری بکێشم و بەدوایە بڕۆم و ئەو ئیجازە لە من ئەو ئیجازە ئايات بە من کە من بتوانم ئەو مەسیرە بڕۆم خۆ من خۆم ئەزانم واقعیت ئەزانم کە من بە عنوانی ئینسانێک چنین ئیجازەم هەیە ولی خۆ لە کێناریشە ئەو واقعیەتەی تریش ئەزانم کە من خەریکم لە جێگایەک زندگیەکەم کە ئەفکارێکی سنەتی حاکمە بەسەریە و من ئەبێ لە ڕاستای ئەو ئەفکارەیە قەدەم هەڵگرم ئەگەر بمەوێت ئێدامە بم ئیترەوەیە کە ئەو شتی باوەڕ کردووە زۆر بەدڵ کۆمەکی کردوم ینی هەمیشە وەختێکە من لە دێم شلێر ئەزانێت چون ئێمە هەمیشە بێکۆی سەبارەت بۆ قسەمان بۆ ئەسن کامڵ ئێمە دنیامان ئێدغام بۆ بەیەکەوە وەختێکە من خەریکی ئەکاسیم لەو فەزایە زەنگم بۆ لێ ئەیات زۆر بەدڵ زۆر بەنایەتی مێربانی و مەسەن ئێژێ ئاگات لە خۆت بێت و دنیای ئەنێرژی مثبت ئەیە بە من و من وەختی تەلەفۆنەکە قاتەکەم ئەو نەخۆشحاڵم ئیتر شلێر مەزە ئێژمێژم شلێر تمشاکە چنێک میهرەبانە ئیتر فکرەکەم و ئەڤڵین شخصی زندگیم ئەوە ئاغاتانە هەر خۆش من شوەکەی زۆر ئینسانێکی زۆر ڕاستە منش لە دوورۆیان ناسم هەر خۆش بن یەخوا هەتا هەتایە بۆ یەک تۆ چۆن بیرەکەی تۆش لێرگیان گەورەترین پاڵپشتی ژیانت کێیە من ئەتوان بێژم دایک و باوکمە واقعان زۆر پاڵپشتم بوون خۆشکەکانیشم ناوێ بە ئینسافی کەملاقیانە واقعان زۆر لەم ڕێگا کۆمەکمیان کردە یعنی هەرەوە ئارامشیان بۆ من دروست کردە خۆی زۆرە بۆ من زۆر ڕاستە سەبارەت بۆی کە بەیەک و ئەچن بۆ لادێکان و وێنە ئەگرن و سەبارەت بۆ قسەمان بۆ بکە وێنەکان ئایا مەسەن سروشتە ژنانە چییە مۆزوعەکەی من و ژاڵە کە ساڵهای ساڵە ڕەفێقین من ساڵ و نیوێکە خەریکی کاری ئەکاسیم ژاڵە 5 ساڵە کاری ئەکاسیەکە من لە تەکژاڵا هەر ئەڕۆشتم بۆ دێهات من کاری نەقاشیمەکە ژاڵە کاری ئەکاسیەکە من زۆر علاقم بە نەقاشی بوو ترم ئەکاسیەکە منیش 1 ساڵ و نیوێکە دەستم پێ کردە ئیتر لە تەکژاڵە 2 ساڵە 2 بە 2 نەفەری بەیەک و ئەڕۆین بۆ ئەکاسی ئەوڵ جێگایەکە وارد ئەوین مەسەن ئەپرسین کێنانەکە سەرتەنورێ پێیاکەن ئیتر ئەکاسی ئێمە لێەوە دەست پێەکە ئیتر سریە ئەکسەگرین لە سەرتەنور ئەمڕا هەر کامانە ڕۆین بە شوێن دنیای خۆمانە من و ژاڵە مڕەتە بێک و ئەکاسی ئەەکەین سانیە بە سانیە لە یەکین لە دێهاتا لای یەکین وەلێت میشای ئەکسەکانمان کێ ئەسن زۆر فەرقی هەیەوانی ئەکسەکانمان کۆپی یەکوێ من دنیای خۆم کێشە بە تەسوی کێشاوش دنیای خۆی مەسەن بووە لە یەک دانە ئۆتاق بووە فەزایە هەرە و سریە بنیام دانیشتن وەختە تیمیشای ئەکسەکانەکەی ئەسن باوە دنیای ژاڵە شتێترە دنیای من شتێترە ینی هەرگێکی بە شوێن دنیای خۆمانە ڕۆشتین خەریکی کارەکەی ئەوەی کە من
خۆم شیوەی مستند اجتماعی بە خۆم شتێک کە چاشنیە کە پێم ئیزافە کردووە اعتقاداتی خۆم نگاهم نسبت بە دنیا و ئینسانەکان ئەوەی کە من هەمیشیانی لەو لەحزەوە کە زندگی ئەکام هەمیشە یەک جملە لە ذهنما بۆ ینی هەر ڕۆژ من ئەو جملەم بارها بۆ خۆم تکرار کردووە کە دنیا زۆر کۆتاها پڕێکەین لە مێهربانی لە خۆشەویستی و تەکتەکی ئەکسەکانی من ئەو بۆیەی هەیە یعنی من حتمما وەختێکە واردی ئەو فەزایە ئەبم هەر ئەو فەزا سەبت ناکەم ینی مەسان فقط دووربینەکەم بگرم بەدەستمەوە ئەو سەبتکەم ئەسڵان دێم چیندەمانێک ئەنجامێم و ئەو شتەکە لە زەهنی خۆمایە ئەو باوەڕەکە هەما ئەوەی کە ئەمەوێت خۆشەویستی نیشانی ئینسانەکان بەم مهرەبانی نیشانی ئینسانەکان بەم ئەوە نیشان بم کە ژن و پیاوێک کە ساڵهایە بەیەکۆ زندگی ئەکەن وەلی بازم سێو ئەیەن بەدەستیەکۆ و مناڵەکانیان بە ئارامشە لایەنن و نورێک ئەبارێت بەسەر زندگیانە ئەو تەواوی ئەو شتانە سایم کردوە خەلقی کەم ینی ئەو شتانە کە فکرم لێ کردێتەوە لە باوەڕی منایە وەختێ لەو فەزا قەراریەگرین من خەلقی ئەەکەم و ئەو تەسویرە سەبتەکەم ئیتر ئەوەیە کە ئێمە بدونە ئێستەسنا هەفتەی ڕۆژێک بەیەکۆ ئەڕۆین بۆ ئەکاسی هەر هەردووکیشمان ئەڕۆین ئیتر زۆر خۆشمان لێچێ ئەوەی کە خەڵکی دێ ئەو سەفایە ئەو پاکیە و ئەو خلوسە کە ئێمە باوەڕمان پێێتی مثلا شتێکە شلێر لەناو نەقاشیەکانیا هەیە شتێکە من لەناو ئەکسەکانما هەیە نزیکترین جێگا کە پەیامان کردوە دێیە خەڵکی دێیە چون پڕە لە سادگی پڕە لە خولوس پڕە لە پاکی ئیتر زۆر زۆر لەگەڵ ئەو فەزا ڕاحەتین و خەڵکەکەشی چون زیاتر ارتباطمان لەگەڵ ژنە هەیە خەڵکەکەشی زۆر زۆر ئێمەیان خۆشێ و زۆر خۆش ارتباطێکرێن لەگەڵمانە ینی ئەسڵان ڕۆشتنی ئێمە بۆ دێیەک فقط بۆ ڕۆژە ختم نابێت ئیتر ارتباطەگرن لەگەڵمانە ینی مەسەن تەماسەکانی ئێمە لە ناو گوشێکمان جاروێ وەختێ هەردووکمان مخاتبین دێهات دێهات تەواوی مخڵاکەسەنووسێن ناو دێهاتەکە ینی دەستێکی گەورەمان هەیە کاری دکتوریان بێزەنگ بۆ ئێمە لێن خەریدێکیان بێزەنگ بۆ ئێمە لێن و ارتباطی ئێمە مستەمەڕ ینی ئەمێنێت فقەتەوە نیە وێنەکەتان بۆ زەماوە نوشت مەسەر زەماوەنێ بکەن داوەتمانەکەن بەراسمێکیان بێ داوەتمانەکەن ئیتر کولەن ینی نیوەی زندگی ئێمە منوژاڵە لە دێهاتە ئیتر خۆشترین قسمەتیشی ئەوەیە وەختی نەهارە منوژاڵە هەڵەسی نەچینە جێگایەکی خۆشێردارێ یا مەسەن لای چەمێشتێدا ئانیشی نەوێ ئاوەکەین دوو بە دوو ئەڕۆین و ئاورەکەین و چای دروستەکەین چەندێ قساکەین ئێمە مەسەرەن زۆر جار هەیە ئەچین بۆ دێهات سەبحی زوو کە ڕێئەکەوین من شەو ئەچم لە ماڵ ژاڵە ئەخەوم وا هەیە مەسەرەن هەفتەی من 4 شەو 3 شەو لە ماڵی ژاڵە ئەخەوم سعاتی 2 شەوە خەوین بەیانی سعات مەسەن 4 هەڵەسی نەچین بۆ دێ قسا ئەکەین تا شەو مەسەندین و ڕای وایە سعات 7 ئێوارە گەینێش تاریژم ژاڵە خۆزگا کەمێتریش بووایە قسەمان کردایە زۆر من و ژاڵە زۆر بەیەکۆ مەسەنەن سەمیمین ینی جۆرێک قاتی یەک بوون ژیانمان قاتی یەک بووە ئێمە تەڕاحیشمانە ناتەولاوە مۆدلمانەیە خانمێکی مۆدلمانەیە هەفتەی جارێ دێ بۆ ماڵژاڵە ئێمە ئەچین لەوێ کارەکەین دووبارە بازمەوە ئەو ڕۆژەی تر بێکۆیە من و ژاڵە کلاسی نەقاشی مناڵانمان هەیە هەر کلاسەکەیشمان دوو بە دووە هەردووکمان بەیەکۆچین و کلاسە ئیدارەکەی نەقاشتان هەیە بەڵێ هەر لە کوێ لە سەقز زۆر خاسە هیوای سەربەرزی بەڕاستی ئەوەی کە من ئەنەرژی مثبتم لێتان گرێت کە باسی و ڕفاقەتە و وێنە و خەڵکی دێهات ئەسڵان منتان بر بەرەو لایەکی تر و لە موجیگەری خۆتان بێن تا بزانن بەڕاستی ئێمە زۆر بەختەوەرین کامچین ژیانێکەکەین بەڕاستی وایە هەر خۆش بنیەخوا ژاڵە من پرسیارێکە لە زێهمایەوەی کە وێنەکانت یەکدانە خصوصیەتی بارزی ئەوەیە کە تاریکیەکە سەرتەنورێکە یەکدانە هالەی نور ئێمە ئەبینین لە ناو گشتیە ئەمە چۆن بەمەگەیشتی ئەمە ئەمدیە یعنی تە ئەمودیم هالە نورەیە نا ئیتفاقیەتی بۆ هەر کوێیەک ئەو شتە تەجەسمە من لە سەفەرەکانم بۆ دێهات وەختێک کە ئێمە واردی سەرتەنور ئەبووین بە دەلیلی وەختێکە نان پخت ئەکرێت نور ئەو دووکەڵە لەگەڵ ئەو ڕۆزەنەکە وجودی هەیە بە خااتری ئەوەی کە هەوا خارج بێت ئەو دووکەڵە باعثی نورێک ئەبوو لە ئەو فەزایە
قبلانیش کە ئێشارەم کرد من زۆر حەز ناکەم کە فقط شتێکە ئەیبینم سەبتیکەم حتمما خۆم فکری خۆم واردی ئەو جێگا ئەو فەزا دقیقاً ئیتر ئەوەیە کە دی من ئەتوانم بەم نورە زۆر کار بکەم جالبەوەی کە ئەو نورە لە دووەنگ مانگی بەهار و تاکوونی ئاخری هاوین هەیە فقط چونکە نور لە ئاسمان تەغیرەکە ئیتر ئەمجار لە پاییزای تر نییە یعنی ئەو نورە ئەو لە ڕۆچنەکە اتفاق ناکەویان زۆر کەمە ئیتر کە من دیم کە فقط ئەو 4 مانگە فرسەتم هەیە سریە تەسویر کە ئەمیس نیشانی بم گشتی منووسی تەسویرەکان حتا سرێکی کێشاموە تەڕاحیم کردوە هەر سەفەرێک کە ئەڕۆشتین هەتاش وەسایلێک کە من بۆ ئەو جێگا ئەمیس تەهیەمە کرد یعنی لەگەڵ خۆمە ئەمبەر مەسەلەن خانەوادەیەکم لەویە سەر تەنور بۆیتر نانیانە کرد ئیجازەم لێگرتن ئەمە دەدەیەقە ئێوە ئیسراحەتکەن کە من ئەو شتێکە ئەمیز ئەمچنی زە خانەوادەیەکم کۆ کردو شوتیم کە لە سەقزۆ بردبوو زە شوتی ئەمە دێ شوتێکە بچن و یەک لەحزە ئەوانم واردی زندگیەکی تر ئەکرد یعنی جالبەوەی کە ئەسەن بە شتێکە گەشتمێکەوە بەسمەکو کایەکی زۆر خۆش وایە بۆ ئەوانسەن زندگیەکی وەخت ئەو خۆشیە ئەو خۆشبەختیە و ئەو مهربانیەوە ئەو خۆشەویستیە بۆ لە حەزاتی تەجروباکەنەوە زۆرش زیینو ئەبێتەوە لە دڵیانە بازام دقیقاً 100% ئیتر وەختێککە ئەوانیش بە دەوریەک و کۆیان ئەەکەمەوە مەسا ئەو شووتیە قاشەکەن و ئەیەن بە یەکتری تەسویرێکە من ئەمێ سەبتە بێت وەلی حسێکی زۆر خۆشیش ئینتقالە درێت بەوان تەوەی کە من ئەو 3-4 مانگە کولن لەسەر ئەو نورە کارم کردووە بۆ بەیانی لە ڕاستای ئەوەی کە بمەوێت پاکی نیشان بەم خانەوادەیەک نورێک ڕۆشناییەک زۆر لەسەر ئەوە کارم کرد لێرگیان ئایسە مەژغول بەچیت من ئایسا حدودی 5 ساڵەیە لە مرکز معلولینی ذهنی لەوێ ئامۆزشی نەقاشیان بە مناڵانە کارێکی شەریف بێحەد کارەکە من لە باری ماڵیۆ شتێکی وایتیانە وەلێ ڕۆحم دەرگیر بووە زۆر توانیە کۆمەک بە منکە ینی کارێکە ژاڵە لە جریانە هەیە زوو دێسەردانمانەکە کارێکی پڕ زەحمەتە بێ حەز زەحمەتی زۆرە لە تەک مناڵهای هەر کامێکیان من ئێژم مناڵ پیاوێکی 40 ساڵە 45 ساڵە معلولی ذهنی زۆر سەختە وەلێ ئەوونە بە دڵخۆشیان مەوێ ینی زۆر توانیمە کۆمەکیان کەم ینی سریەکیان باوەڕ ناکەی وەکو خۆم نەقاشی ئەکێشنەوە چەند مناڵەکانی کلاسیش لێ ئەسن زۆر فەرقکەن لەگەڵ کلاسەکانی ترا ینی کلاسی نەقاشی هەرکە واردی ئەو مەرکەزە ئەبوو ئەوانەی کە زۆرتر عەزیەتیانەکە وا هیچ فێر نابوون ئەیان هاور بۆ کلاسی نەقاشی وەلێ لە کلاسی نەقاشیە ئەوونە پیشرەفتیان کە ئەوونە ئەعتماد بە نەفسیان چوە سەرۆ ینی مەسەن بانگیانەکەین ئێژێ بووە بانگمان مەکەن عادی بەناو مەسەن سامانێکمانەیە کاری زۆر جوانە ئێژێ پێم مێژن سامان پێم مێژن ئۆستاد سامان من نەقاشیم چەندێ جوانە من کارم نەمایشکام چەندانە نەمایشکام دانا بۆیان ینی کارەکانیان زۆر عالیە ئینسانێکی سالمیش پێم وانە بێ بۆ حسی ئەوانە بتوانێت کار زۆر ڕاستە تکنیکێکی بەخصوصەیە بۆ ئەم مناڵانەکە ینی بۆ هەر مناڵە ئەوێت تکنیکی جیاوازی خۆی بێ زۆر سەختە ئەسە من شاگردم بووە کە ڕوولاڵ بووە من زوانی ئیشارەشی نەئازانی زۆر سەخت بوو 6 مانگی تەواو لە پەنای میزەکەی خۆمادامنا کارم ئەکە دوای 6 مانگ هاور ئیتر ڕەوشێکم بۆ پێیەکە هاور مەسەر تابلۆ ینی ئەوونە شکوفا بوو ئەوەڵ تابلۆی کە کێشای پیاوێ لە حدودی 50 ساڵ ئەبوو وەختێک کێشایە و دەستی بەرزۆکرۆ بۆ ئاسمان و نەمەزانی چی ئێژی ئەگریا و ئیتر ئەم حسە هێشتا لە دەرونی من هەرماتۆ ئەوونە حسێکی خۆشی پێمدا ینی وتم تا ئەو ڕۆژەی من بمێنم ئەم مەرکەزە بێ من لێرە بەگیان و دڵ خزمەت بەو مناڵانە ئەکەم ئەوونە ئەو کارم پێخۆشە زۆر تەسیری لەسەر ڕۆحیە من بووە زۆر منی قەوی کردێتەوە بەڕاستی دنیایەکی پاکە دنیایەکی خۆش دنیاکان پڕ لە خۆشەویستیە لەم دنیا ناخۆشە کە ئێمە زندگیەکەین من ئەچمەنا ئەو دنیا پاکە من زۆر کەم لەناو ئەم دنیا واقعیە دنیای درۆ و شەڕ و ئەمانە دنیا لەناو دنیاکی زۆر پاکەم دنیای ئەو مناڵانە من لە مرکز معلولین ذهنی کازیوە کارەکەم
زۆر ڕاستە لە سەقز بەڵێ لە سپاس سەقز بۆ ئێوە بەڕاستی کە کارەکەتان شەریفانەوە خۆشیشە بەڕاستی هەر بژین هیوای سەربەرزی بۆ ئێوەی خۆشەویست ژاڵی گیان سەبارەت بە ئەکسی مەجموعەی لە سەرتاوتت کە ئەمەوێ حتمما باسی لێ بکەم ئەمە چۆنا و چۆنە باس بکەم من خۆم نازانم متمێنم کە بینەرانیشمان پیان خۆشە باشتر بزانن ئەکاسی بە نەزەری من هۆنەرێکی زۆر سەختە بە دلیلی ئەوەی کە ئەبزارێک بە ناوی گوشی لە ناو تەواوی خانەوادەکانە هەیەەوە بە نەزەری من بە تێدادی ئینسانەکان ئەکاس وجودی هەیە هەر کەس کە گوشی بەدەست سۆیا لەگەڵ ئەکاسیشە ئەرتباتەگرێەوە پتێوت دەتەوێت سریە ئەکس سەبتەکات خانەوادەگی بێت ئەکسی منزەرە بێت و هەر شتێکی تر شتێکە من پێیگەشتم ئەوەیە کە شخصێک کە بە عنوانی ئەکاس ئەیەوێت مەترح بێت لە زمینەی ئەکاسیە و ئەکاسێکی هۆنەری بێت ئەبێت تەکلیفی خۆی مشخص کات کە ئایا ئەیەوێت لەم زمینەیە کاری سەبت بێت یان خەلق بێت ئەوە زۆر مهمە ئەگەر کاری سەبت بێت خۆ سرێ زۆر ئەکاسمانەیە کە سریە تەسویر ئەبینن ئەو تەسویرە سەبتەکەنەوە بە نەزەری من ئەکسێکی یادگاریە ئەکسێکە کە هەر کەس ئەتوانێت بیگرێت ولی خۆب ئەکاسێت کە بیەوێت بمێنێتەوە بۆ عنوانی ئەکاسێکی هۆنەری مەترح بێت دێت مەجموعە ئەکسایە کارەکات مەجموعە ئەکس داستانێکە ڕەوایەتێکە کە تۆ لە داستانێک شروع بێت لە ئێبتداوە لە نهایەتا بە قسەیەک ئەگات قسەیەکی شخصی و نگایەکی شخصی ئەکاس لە نهایەتا بەو نگاه شخصی ئەکاس ختمە بێتەوە مەجموعەیەک ئێرا ئەدرێ من خۆم ینی چەند دو ساڵی ئەڤڵ فقط سەبتم ئەکردەوەی کە مەسەن سریە شت کە بەدوایە بووم سریە شت کە بە نەزەری من هەر ئەکاسێکیش ئەبێت تەجروبەیکە حتمما سەبتێکی تولو سەبتێکی غروب منزەرێکی جوان بە نورێکی جوانەوە سریە کچ خب ئەم شتانە من گشتی ئەم دۆرانم گوزرانەوە دوایەوە بە فکری تەکمیلکردنی سریە مەجموعە کەوتم و ئەو جالبەوەی کە بە بۆنەی ئەکاسیۆ لەگەڵ زۆشتی زۆر خانەوادە ئاشنا بووم مەسەلەن مدەتی 2 ساڵ من لەسەر خانەوادەیە کارم کرد چەندانە کچکە لە ڕژی کاریانە کرد و لە شرایەتێکی فوقالعادە سەختە زندگیان ئەکرد و مەجموعەیەکم لەگەڵەوانە کامل کرد چەندانە مەجموعەی تریشم مەسەم ئەو کارانە کە بە نور ئێوە دیوتانە ئەو مەجموعەم کامل کرد و بەیان و خەلقی سریەک تەسویر کە لە ئێبتدایەک و بە ئینتیهایەک بگات و داستانێک و پەیامێک بە تۆ بگەێنێت ئەتوانێت ناوی مەجموعەیە بێت مەجموعە ئەکسێ بێت کە ئەکاسێک کە حرفەی خەریکە کارەکات ئەتوانێت لەو زمینەیە قەدەم هەڵگرێت بەکارێکی سەختیشە بەرحەڵ نگاهی شخصی تۆ نیشان ئەیات باوەڕی شخصی تۆ نیشان ئەیات نسبەت بە دنیا نسبەت بە تەبیعەت هەتا نسبەت بە ئینسانەکان و شتایەکە لە زێهنی تۆوە لە ناو زەمیری ناخۆداگای تۆ ئێتفاق کەوتووە زۆر شتێکی جالبە زۆر شتێکی باشە بە نەزەری من چونکە باوەڕ و بیر و باوەڕی ئەو ئەکاسە نیشانەیات لە نایەتە سپاس بۆ تۆ نازانینی من ژاڵی گیان ناویش هەڵە بژێری بۆ مەجموعە ئەکسانە و حتمما 100% من ئەمەی ئەم قسم ئەم تیکەش بڵێم کە وەختێک کە من دوای مدەتێکی زۆر کە تەڕەحی کارم کرد زۆر جالبە شخصێک ینی من تەوسیە ئەکەم بە تەواوی کەسانی کە ئەیانەوەی ئەکاسی کار بکەن حتمما دەورەیەک تەڕەحی کار بکەن بە دلیلی ئەوەی کە زێهنیان تربیەتە بێت بۆ مەفهومی تەرکیبەندی ئەسڵێکی زۆر مهمە لە ئەکاسیەوە ئەکاسی کە تەرکیبەندی نەناسی حتمما ئەکسێکی موافق نییە دەورەیەکی باش کە من تەڕەحی کارم کرد باعث بوو کە زێهنی من تربیەت بێت و تەرکیبەندی تا حدێک بناسم و جالبەوەیە کە وەختێ فکرم مەسەن مدەتێک فکرم ئەکردو کە من چۆن ئەتوانم سریە تەسویر کە ئەکاسی نەبێت وەلی ئەکس بێت سەبت بکەم زۆر ئیتفاقی
کارتێک دیمکە تەسفیری ئینعکاسی ئینسانەکان لەناو ئاوا زۆر شتێکی جالب بەوجود دێنێ پێگیر بووم و من دووربینەکەم تهیە کرد کە مەخصوصی ژێر ئاوا و مدەتێکی زۆر ئەکاسی ژێر ئاوم تەجروبە کردیم کە زۆر جالبە کامڵەن تەسویرهایەکی سوڕئال ئەیابەتەوە تەسویرهایەکە لە خیاڵە ئیتفاق ئەکەوێت و مدەتێکی زۆر من لە ناو ئاوا ئەکاسیم کرد مۆدێلەکانم شتایەکە هەر لە سەقز ئەرێ لەگەڵ یەک دوو دانە شخصا ارتباطم گرت کە ئێستەخرێکی زۆر باشیان بوو مۆدێلەکانم ئەبردە ناو ئاو خۆشم لە ناو ئاوە کە بەزم زۆر جالب ئەسن تەبدیلی بێ بە دنیای خاترش نەفەرێک فقط منی ئەگرت کە من لە ناو لە ژێر ئاوەکە نەیەمە دەرەوە بە دووربینە کۆمن ئەرێ زۆر لە ژێر ئاوا و دیم وەختێک کە تەسویرەکانم دی زۆر جالب بوو دیم کە دقیقەن دنیای نەقاشیە تەسویرێکی کامڵەن سوورئال ئەیابەتەوە ئیغراقایەکی زۆر جوانی تایە تەساویر فیگۆری ئینسانەکان کامڵ دێفۆرما بێت زۆر شتێکی جالب بوو و زۆر زیاتر کارم کرد هەرچەند کە ئێستا من فعلەنەوە مەجموعەم ئێرانەداوە بەخاتەوەی کە فقط هاوین ئەتوانم کار بکەم چون لە فەسڵی هەوا ساردیە پاییز و زمستانە هەوا ساردە ئاویش ساردە ناتوان مۆدێلەکانم بەرمە ناو ئاو تەوەیەکە مەوکولم کڕۆ ئێدامەکەیم داناوە بۆ هاوینی ساڵی ئایندەکە مۆدلەکانم بەرمە ناو ئاو دووبارە تەسویرایەکی زۆر عالی زۆر جالب کە حتمما چەند دانیشت پێ نیشانەیەم دوایی بیبینی حتمما ئیتفاق کەوتووە کە مەسەڵەن من ئەو مەجموعەم ناومناوە چیش لێرە مەجموعەم چۆتەوە ئێستا ناو مجموعەی ڕۆیای هەیە مجموعەی خۆشەویستی ڕۆیان بینیوە ئەرێ خۆشەویستی ناوێکی نییە هێشتا ناوت بۆ فقط ئەو دێفۆرمە بوونە ئەو نەجال بەشایت بە کامڵ بێت وەختی بە تەکاملگا حتمما ناوەکەشی خۆی ئیتفاقکەوێت سپاس بۆ تۆ بەلای شلێری خۆشەویست شلێرگیان من ئەگەر سوالێکت لێ بکەم نازانم چنێک ڕاستەقینە جوابمەری تۆ یانە ئایا تۆ نەقاشیت بۆ نەوازشی ڕۆحی خۆت هەڵبژات یانکو ئەحساسەکەی ڕەسالەتێک لە پشتی ئەم کارەیە بە عنوانی هونەرمەندە قەتعاً بۆ نەوازشی ڕۆحی خۆم من 17 ساڵە کارەکەم چەند ساڵێکە 5 ساڵێکە چمە سەر کار کەمێکم ڕەنگترەوە بۆ ینی مەسەن لە 10 ساعاتەکە 12 ساعات من جاران ڕۆژی 12 ساعت 10 ساعت کارمەکە ئیسە شاید بووێ بە 3 ساعت 4 ساعت یا ڕۆژهای تعتیل مەسەلەن 10 ساعتەکە بتوانم کارکەم وەلێ بۆ دڵی خۆمە واقعاً بۆ دڵی خۆمە لە تەک نەقاشیەکانما زۆر سادەقم ئەوەی لە دڵما بێ ئەیکەم بە تەسویر ینی قسەی دڵی خۆم من لە قسەکردنا کەمێ کڵۆڵم بێژم ناتوانم باش قسەکەم باش ناتوان واقعاً قسەکەم وەلێ نەقاشی تەواوی قسەکان دڵی خۆم دانە بەدانەی بە نەقاشی ئەیکێشمەوە ینی نەقاشی کولەن بۆتە دنیای من زۆر ڕاستە سپاس بۆ تۆ سلااو بۆ ئەو دنیا جوانەیەش ژاڵەیگیان من ئەو پرسیارەی شلێریش لە تۆەکەم ئەوەی کە بۆ نەوازشی ڕۆحی خۆتە ئەکاسی یا ڕەسالەتێک تەیە لەم کارە بە عنوانی هونەرمەندێک لە دەرونی منە ئەو شتە بوو ئەسا هۆنەر لە دەرونی منە بوو وەلی من زۆر بۆ مهم بوو کە دایکی وەختە من دایکی خۆمەمە ئەدی کە فقط تەواوی زندگیەکەی ببوو بە تکراری سریەشت ئەو تکرارم انتخاب نەکرد و شتێک ڕێسانێکی ئیجتماعی زۆر باش بەناو ئینستاگرام کە وجودی هەیە ئێستا باعثی ارتباطی من لەگەڵ هەزاران دانەژن بووە زۆر بۆ مهمەکە ژنەکانی سەقز ژنەکانی کورد کچەکانی کورد بیبینن کە ژنێکیش ئەتوانێت کار بکات ژنێک ئەتوانێت هەفتەی ڕۆژێک باوجودی ئەوەی کە من خۆم باڵاتر لە مەقامی ژن بوون مەقامی دایکیشم هەیە یەک خانمێک لە مەقامی دایکێکە ئەتوانێت بە دوای دنیای خۆیان بڕۆ ئەتوانێت هۆنەر کار بکات لەم جامعەیە کە سنەتێکی زۆر گەورە حاکەمە و بە شیوەیەکی کامڵەن دروست بە شیوەیەکە هیچ گونە شتێکی غەڵەتی تیا نەبێت ئەو شتەش زۆر بۆ مهم بوو واقعا من یەکێک شاید بتوانم بێژم ڕێسالەتێکیش بوو لە زندگی منە ڕێسالەتێ کە ئەو کچانە بیبینن زۆر باشیش بووە ینی فەزای ئینستاگرام و ئەوەی کە زۆر کەس کە کارەکانی من ئەبینن باعث بۆ کە تەرغیب بن دووربین تهیەکەن و من چەنێ خۆشحاڵە بم بۆ شتە 100% دووربین تهیەکەن کاری تەڕاحی بکەن
ئەحساسەکەم یەکێک لە وەزائفی من ئەوە بووە کە پێیان بێژم ئەتوانن کار بکەن، ئەتوانن بچن و دنیای دەرونی و دنیای زیهنی خۆتان بە تەسویر بکێشن. دانیشتنم انتخاب نەکرد، ڕۆشتنم انتخاب کردن شلێر ئەزانێت من نسبەت بە ژنێکی عادی زۆر زیاتر هیلاکە بم. شلێر لە جریانی زندگی منە هەیە ئەوەی کە من تەعهودم هەیە بە عنوانی دایکێک بە دوو مناڵ. بەرکی دوو مناڵ زۆر سەختە. بەڵێ ئەوەی کە من مؤەزەفم بە عنوانی دایکێک وەزائفی دایکبوونیشم ئەنجام بەم، غەزا، ماڵ، شوەکەم، خانەوادەیەک بەڕێوە بەرم زۆر مهمە. من ئەسڵەن ینی تەواوی تەلاشم کردووە لەو زەمینەشە کۆتایی نەکەم، ینی ئەو زندگیم بە دروستی و بە باشی بەڕێوە بەرم و لە کێناریە زۆر جالبیشە، ینی هۆنەر باعث بووە کە ئێنەرژی و خۆشحاڵی و زیینبوونێکی زۆر گەورە لە زیهنی منە ئیتفاقکەوێ و لە دڵی منە ئیتفاقکەوێ. باعث بووە کە ئەسڵ بیر لە نەخۆشی نەکەم، ئەسڵ فرسەتی نەخۆش بوونم نەبێ. مثلا وەختێکە من کاری ماڵەکەم زۆر خۆشحاڵم، چون متمەئنە مەسا ئەو ڕۆژە من ئەو سبحی زوو ساعتی حوت هەڵەسم لەخەو کاری ماڵەکەم غەزا دروستەکەم و خۆشحاڵێکی زۆر گەورە لە دڵی منە هەیە. وەختە فکری لە یەکەمەوە سەعاتی 3 نیمەڕۆیە کە مۆدلەکەمان دێوە من تەڕاحی کارەکەم. ینی ئەو شتە ئەنگیزێکی زۆر زۆر گەورەی داوە بە من بۆ ئێدامی زندگی و سایم کردووە ئینتقالی بم بە تەواوی ژنەکانی ترکە ئێوەش بڕۆن بە دوای دنیای زیهنی خۆتانەوە ئەو ڕێسالەتە کە بەسەر شانمۆیە حتمما بە نەتیجەی بگەێنم و نیشانی بە. یەک پرسیارتر لێ پرسیەوەی کە نەخشی دایکبوون منافاتی لەگەڵ شاغڵ بوونە؟ تۆ چۆن بیرەکەی تۆ دایکی دوو مناڵی ژاڵە؟ وەڵا دایکبوونیش خۆی ئەسن وەکو شغڵێک وایە، ینی وەختێک کە لە سبح و هەڵەستی دوودانە مناڵ، دوودانە دنیای من کوڕ و کچیشم هەیە، دوودانە دنیای کامڵەن متەفاوت، دوودانە ئەفکاری متەفاوت بە دوو فاصلەی سنی متەفاوت و زۆر سەختە، بێحەد سەختە. وەڵات تەزادی هەیە بە نەزەری من فەرقە کات، وەلی خۆب ینی ئەو دایکبوونەوە ئەوەی کە لە ماڵی زۆر سەخترە، چون تۆ وەختێ لە سەرکاریت سریە وەزائفت بۆ تاین کراوە لە ڕاستای ئەو وەزائفەیە تۆ کارەکەت ئەنجامەیت و تەحویڵگەیت و ئەڕۆیتۆ بۆ ماڵەوە. وەلی وەختێک کە تۆ فکرەکەیتەوە تۆ خەریکی ئاو ئەی بە دوودانە دار و ئایا سەمەری ئەو دوودارە چییە؟ زۆر سەختە، زۆر سەختەوە ئەو دوودارە ئەبێ میوە بیات. من ئایستا مثلا ئەو دوودانە مناڵم زۆر مهمن، زۆر ئاهمیەتیان هەیە. من بە خاتری ئەوەی کە لەگەڵ مناڵەکەم کوڕەکەم کە کلاس 5 ئێبتداییە ارتباطم زۆر نزیکتر بێت. مثلا من ئێستا کە مەدرسە بە خاتری ئەم وەزعیەتە تاتی لەوەلی خۆب ساڵهای قبل بدون ئێسسنا من زەنگی هۆنەر لە کلاسی کوڕەکەم بووم. زەنگی هۆنەر من قبلن کە لەگەڵ معلمەکە هەماهنگم کردبوو بە خاطرەوەی کە ارتباط بگرم لەگەڵ ڕفیقەکانی کوڕەکەم و سەمیمی بم و ارتباطی خۆشم لەگەڵ کوڕەکەمان نزیکتر بێتەوە. چهرەی مناڵەکانم کارە کرد، چون تەڕاحی ئەبزارێکی زۆر باش بووە کە ارتباطێکی زۆر خۆشە، حتا بۆ ئەکاسیش وەختێکی ئێمە ڕۆین بۆ دێ مەسەن سرێ لە مناڵەکان جایزە چهرەیان ئەکێشینەوە، دانیشتڵی بێدانیشە چهرەت کارەکەین و ئەو کاری تەڕاحیە مەسەن حتا لە محیتی مەدرسەش زۆر باش بووم. کوڕەکەی من زۆر شادترە، ینی باوەڕکەن معلمەکەی هەربار بە من ئێژێژێ کوڕی تۆ زۆر فەرقی زۆر شادە لە لەحاظی ڕەوانی و زۆر سالمترن، چون بە دەلیلەوەی کە دایکێکی سالم خەریکە تربیەتیانەکە، دایکێکە لە لەحاظی ڕەوانی و سالمە، خۆشحاڵە، هەدەفێکی هەیە، خەریکە زندگی ئەکات، هەدەفێکی هەیە لە زندگی خۆیە. فقط ئەوە نییە کە سریە مەسئولیەتی بێغەزا دروستکردن نا، ئەوەی کە من خەریکم مەسیری هۆنەر ئەڕۆم باعث بووە کە زۆر شادتر بم و ئەو شادیە ئینتقال بم بە خانەوادەم و خانەوادەشم هەروە مثلا کوڕەکەی من لە مەدرسە زۆر متەفاوت بێ، ئەسڵ ڕفیقی زیاتر بێت و زۆر افتخار کە تەواوی مناڵەکان وەختێ من ئەبینن ئەسڵ جۆرێکیان لێتێ وەختێکە ئەڕۆژی مەدرسە، یعنی ئەسڵ ژیلوان ئەحساسی غروری ئەکرد کە چنین دایکێکی کە خەریکە تەڕاحیکە قوربانت کە ئەکس خۆ سریە مناڵەکانم ئەچنی سریە ئەکسم لێ ئەگرتن، ئەوەی کە ئەیدی دایکی ژیلوان بسە ژیلوان خۆی ئەو شتە ئەزانیتر، بسە من لەگەڵ تەواوی دایکەکانی ترا فەرقم هەیە،
گشتی مناڵەکانی ئەو شتیان دەرکە کرد و حەزیانە کە مەسەن سرێک دایکەکان بەمیانەوە دەیانوت وەختی مناڵەکەمان دێتەوە بۆ ماڵۆ ئێژێ بۆچی تۆ وەکو مەمانی دایکی بەمانی ژیلوان نیت ئەو تەفاوتە زۆر خۆشە. زۆر ڕاستە سپاس بۆ تۆ بەڕاستی کە هەستێکی زۆر خۆشە. شلێر تۆ وا بیرەکەیتەوە کە جامع بە عنوانی نەقاشێک خاتوونێکی هونەرمەندی زۆر ڕێکوپێک ئایا مانەعە بۆت یان هاندەرە؟ وڵا بەقەتیە تۆ ئێژم مانەعە یعنی ئەسڵ هاندەرم نەبوون زۆر کەس بەردیان سەدە بەرپە ینی کارێکیان کرێ من نەتوان وەلێ من زۆر قەویتر لەوانە بوون مەسەلەن ئەوان بتوانن کە من کار نەکەم من 17 ساڵە کاری هونەریەکەم وەلێ هێشتا بە عنوان نەقاشی منیان قبول نەکردە هەر خۆمە من عاشقی دنیای خۆمم خەریکم کارەکەم ئەگەر بە قسەی ئەوانم کردایە هەر ساڵی ئەوە ساڵی دووم منیانەدا بە عەرزە زۆر جار دریان بە عەرزا و بە ئێعتماد بە نەفسەوە بە قودرەتێکی زۆرترۆ هەستامەتەوە ینی زەعیف بوونم ئینتخاب نەکردە خۆمم بە عنوان کچێکی قەوی ئینتخاب کردە خۆمم پەروەریشدا کە قەوی بم ینی ئەوان چەنێ بەردەخەنە بەرپای من ئەوەی ترۆ قەوی بمەوە بە کارەکانم قسەکەم ینی هیچ ناژم فقط سکوتەکەم تا زمانی بێ ئەو نەکارەکەم ئەو نەکارەکەم بە کارەکانی خۆم سابت ئەەکەم بەوان کە هیچ کەس ناتوانێت واقعاً مانەعی من بێ ناتوانن کارێ بکەن من ئەو دنیا جوانەی خۆم بە تەسویر بکێشم. زۆر ڕاستە سپاس بۆ تۆ ئیدۆلۆژی جوانت ژاڵێگیان تۆ ئایا جامع بۆت هاندەر بۆ یان مانع بۆ بە عنوان خاتوونێک؟ قەتعاً خۆ مین هایی جامعەش هەر ئینسانێک بیەوێت لە هەر مەسیرەکە حرەکەت کات سریە مخالف و سریە موافقی هەیە ئەوە شتێکی کامەڵەن تەبیعیە وەلی خۆ من کاری من وان نەبووە کە من زۆر خۆم دەرگیری جامعەکەم شتێکە بۆ من ئەرزش بووە خانەوادەم بوون وەختێ فکرم کردەوە خانەوادەی من لە کناری منان ئیتە باقییان دەرەجە 2 دەرەجە 3 بوون و وەختێ من مطمئین بووم مەسیرەکە مەسیرێکی دروستە وەختێ مطمئین بووم خەریکم دروست لەو مەسیرە قەدەم هەڵەگرم و هیچ شتێکی تیانە پس مخالفەت دلیلێکی ینی کەسێکە یان هەر ئۆرگانی هەر شتێک مخالفەتێک بکەن وەختێکە لە کنار یا سری واقعیەتی مەحس هەیە واقعیەتکە من خەریکم دروست کارەکەم خەریکم قسەیەکی زۆر جوان نیشانی جامعەکەم جامعە ئەیەم و بەیانی خۆم خەریکم نیشانیان بەس دلیلێک بۆ مخالفەت نێوان نەبووە کە زۆر دەرگیری ئەو شتە بم بە زێنم دەرگیری ئەو شتە بێت و ئەهمیەتی نەبووە بۆم شاید ئەوەی کە خانەوادەم مەخسوسەن شوەکەم زۆر باش لە کنارما بووە باقیەکەی تر زەعیف بوون نیروێکی وانە بوون زۆر ڕاستەوانە بووە کە مانەت دقیقاً هەندێریش نەبوون مانەش نەتهێشتە نەبووە ئینتزارێکیشم نەبووە مثلا فەرزم من وەختی نمایشگایەکدا بنێم لە جێگایەک نمایشگایەدا بنێم وەختێ من خۆم خەریکم هەزینەکەی پەرداختەکەم وەختە خۆم خەریکم ئەکسەکان چاپەکەم هەزینەی گالێریەکە ئەیەم ئیتر مخالفەتێک بۆ بکرێت نەوانە بووە کە من زۆر دەرگیری ئەو شتە بم. زۆر ئەستە سپاس بۆ تۆ ئێمە خەریکە بە ئاخریان بەشە لە بەرنامەکەمان نزیکە بینەوە بەڵام بەرلەوە پێم خۆشە خاترەیەکی خۆش لەم دێهات چوونانەمان بۆ بگێڕنەوە ئەگەر هەتانە وڵات یەک دنیا خاترەمان هەیە ینی بێژم هەر دێ ئەڕۆین ستانیە بەستانیە بۆ کامی لە بیرەوەریتان ماتۆ زۆر لە خاترە من لەم مەسیرەکە ڕۆشتوم ئۆستادێکی زۆر باش کەسێکە ئۆستادێکی باش بوو لە زندگی منە باعثی ئاشنایی زیاتری من لەگەڵ دووربین بوو کە بەڕاستی تەشەکوری لێ یەکەم زۆر یەک لە خاتراتێک کە لە زندگی منە ئیتفاق کەوت بە واسطەی حوزوری ئەویش بوو من مثلا خۆ ئێمە زۆر جار پێش هات کە گروهی ڕۆشتین بۆ ئەکاسی لە ئەوڵەکانەوە ئێستاکەیتە زۆر باش بوو بە خاتری بۆ دلیلێک کە من توانیمە ماشین بسێنمەوە خۆمان ڕاندگیەکەین و دوونەفەری فقط خۆمان ڕێمەی لاوەڵەوە بۆەوەی کە فێربین چونمە تاسمانە سەقز شارێکی چکولێ بە هیچ کلاسێکی هۆنەری لێ نیە ئەسڵان ئێمە خۆمان فێر بووین مەساوی کە لە کناری ئۆستادەکەمان کە کاری تەڕاحی ئەکرد لەگەڵمانە و ئەکاسیە کرد یەک دووبار لەگەڵا ڕۆشینەوە خۆ سایمانە کرد نگەهمان کەمێ تەقویەت کەین و 100% خۆ لەگەڵەوەیشە زۆر خاترەمان بوو مەسەن دێهاتی سیسێر کە ئەڕۆشتین یەکێ لە دێهاتای سەردەشتەکە مەڕێکی بێحەد زۆریەکە ئێشارەت کرد کە ئەو ئەکسەن هەیە بۆ سەبتی ئەو ئەکسانە زۆر پێ ئەکەنای
دوای ئەوەش کە لەگەڵ شلێرا کە ئێمە دەرگیری ئەو خانەوادانە ئەبینەوە بەیەک و دانیشینەوە فەزایەکە سەرتەنور و گشتی ئەو ژنانە دێن بە بۆنەی من و شلێرەوە بکۆ ئەبنەوە دانیشین مەسەلەن شتێکێکی کەرێرێکی ماسێرەیەکی پەنینێرێ گشتی ئەیخەنە سەر سینی ئەیهێرن بۆ ئەو سەرتەنورە ئەیتر زۆر خۆشە مەسەن شەڕ لەسەرمان ئەوەژێ نەهار بێرە بۆ ماڵەوەژێ هێژی نامەسن نان و کولێرەمان بەوەکەن دۆمان پێیان کەرەمان پێیان مەسەن ئەمانە گشتی واقعان زۆر خۆشە بۆ ئێمە جاری وای مەسەن شلێرەڵێ ژاڵە ئیتر دوو ماڵ مەسەن دوو سێ ماڵ چایان ساس کراڵم بەخوا بپێن بۆ ماڵی ئێمە شلێرە ژاڵە منەچم بۆ ئەو ماڵان تەشت بۆ ئەو ماڵە ئێمە خۆ ناتوانین ئەم گشتە نان بخۆین یا چای بخۆین ئەوە چێ بۆ ماڵێ منیش لەبەرەوە خەڵکی ئاوایەکە دڵیانەیە شێلێمان ئەیتر منیشە چم بۆ ماڵێکی تر ئەیتر لەوێ چای شتەکەمان خۆی نان و شتەکە و دینە دەرۆ دینۆ بۆ ماڵۆ یان بسن دێهاتەیە زۆر خۆشە دووبارە داوەتمانەکەنەوە ئەمڕا بە عنوان مهمانێ داوەتمانەکەن ئەچینەوە بۆ ئەو دێ و مین های پێکەنینەکانیش لەگەڵیان خۆ مەسن وەختێکە کەسێکیان ئاهانێ مەسن ئەو یەک دوودانە مس پێشات فۆتیان کردووە وەختە زەنگیان بۆ داین پێمانیان وتووە ینی بە ئەندازەی ئەوان ناڕەحەت بووین چون بڕاستی ئێرتباتێکی ئەرێ ئێرتباتێکی عاتفیانی زۆریان مەسن وەختێ فەرزەن کەسێکیان لێ برێ زەنگان خوا دێ ئەکسەکەیمان بۆ بنێرەوە چون ئەوە ئەکسمان لێگرتووان و چون لە لەحەزی عاتفیە زۆر دەرگیرە بین لەگەڵیانە واقعا وەختێکە واردی ئەو محیتە ئەبین بە بڕاستی لەگەڵیانە ئێرتباتە گرین و لە تەهی دڵۆ خۆشمان ئەوانمان خۆش ئەوێت توێکە لە ئتفاقی ناخۆشیشیان زۆر زۆر ناڕەحەتە بین و هەڵەسین جاروایچین بۆ پرسە بۆ لایەنەوە زۆر کامل لەگەڵیانە خەریکین زندگیەکەین ئەم خۆشیەکانیان هەم ناخۆشیەکانیان زۆر سپاس بێ ئێوەی خۆشەویست سپاس بۆ کە تێشریفتان هێنا بەرنامەکەی ئێمەتان ڕازاوە کرد بە جلوبەرگی جوانتان بە خۆتان بە قسە جوانەکانتان ئێمە خەریکە ئەگەین بە ئاخریم بەشە لە بەرنامەکەمان ئەگەر نەوتراوێکتان هەیە بۆ بینەرانمان ئەتوان بێژن هەر لە تۆ شلێرگیان من هیوادارم تەواوی ژنان و کچانی وڵاتی خۆمان بێکار لە ماڵۆ دانەنیشن ینی وەکو ئێمە کاری ئێمە زۆر زەحمەتی زۆرە وەلێ کارێکی خۆشە ینی هیوادارم گشتیان ئەو لە حەزاتە خۆشانەی کە ئیتر خۆم نازان ناتوان واقعان تەوسیفی کەم ساعەتها دانیشمە پای تابلۆ چەنێ لەزەتەوەم هیوادارم دانیان تەکتەکیان بەلەوە بمرن ینی بۆ چەند سانیەش بووە ئەو لەزەتەی کە من ئەیبینم ئەوانش ببینن زۆر ڕاستە سپاس بۆ توی خۆشەویست هیوای هەمومان هەرەوەیە ژاڵێگیانە گەنەوە تراوێکتەیە بۆ بینەرانمانەتوانی بێژی وڵام ئەوڵ کە زۆر زۆر مەمنونم لە تۆ بۆ داوەتێت و بۆ فرسەتێکە لە اختیاری ئێمەیە داچنا تۆسیاکەم بە چون من خۆم هەمیشە زیاتر ئێرتباتم لەگەڵ خانمەکانە بووە تۆسیاکەم بە تەواوی ژنەکان بە تەواوی کچەکان کە مەسیری هۆنەر حتمما بڕۆن بەخاتیەوەی کە دنیایەکی فەوق‌العادە پاکە دنیایەکی فەوق‌العادە خۆشەوە حیفەکات ئەم ماوەکە ئێمە فرسەتی زندگیمان هەیە لەگەڵ هۆنەرە زندگی نەکەین هۆنەر مەسیرێکی فەوق‌العادە خۆشەکە تۆ ئەگەڕێنێتەوە بۆ دەروونت و هیچ شتێک لەوە بە ئەرزشتر نییە کە ئینسانێک لەگەڵ دەرونی خۆیان زندگی کات جیا ئەبێتەوە لە ئینسانەکانی تر ینی دەغدغەیەکە ئینسانهای عادی هەیانە ڕوزمەڕێگیەکە ئینسانهای عادی هەیانە نگاهیان کامڵ فەرقەکات ئینسانێکە بگەڕێتەوە بۆ دەرونی خۆی وە لە دەرونی خۆیان زندگی کات و دەرونیاتی خۆی نیشانی دنیای ئەتراف بات لە لەحەزی ڕەوانیەوە زۆر زۆر سالمترا و زۆر خۆشتر زندگی ئەکات زۆر ڕاستە سپاس بۆ تۆی خۆشەویست هەر خۆش بن یەخوا ئەمڕۆمان خۆش بن کە ئێوە تێشیتوانی تۆ ڕۆژانە گەرم بینەرانە ئەزیز و خۆشەویست گەیشتین بە ئاخری ئەم بەشە لە بەرنامەکەیشمان خوا بەجێمان مەیڵن دووبارە دین و میوانی ماڵەکانتانە بین ئەم بەشە لە بەرنامەکەیشمان تەواو بوو بەڵام خۆشەویستی و عشقی بە ئێوە قەت تەواو نابێ تا بەرنمەیەکی تر بەخوای گەورە و مەزنتانە سپێرم هیوای لە ساخی و کامەرانی و دڵخۆشی و ژیانێکی پڕ لە عشق و ئەبین سپاس بۆ ئێوە.